سڵاو قوتابیانی خۆشەویست، سەرەتا پیرۆزبایی ساڵی نوێی خوێندنتان لێ دەکەم. هیوادارم ئەم ساڵ بتوانین پێکەوە لە دەرسی ئەتۆمیک فیزیکا ئیسفادەیەکی زۆر باش لەو مەنهەجەیە کە دانراوە بکەین. وەک ئەزانین ئێستا نەخۆشی کۆرۆنا هەیە، بۆیە لە کەمپەسا لەوانەیە 2 هەفتە 3 هەفتە جارێک بتوانین کۆبینەوە و هەروەها بە شێوەی ئەلەکترۆنیک، بە شێوەی ڕیکۆرد. من محاضەرەکانتان بۆ ڕیکۆرد ئەەکەم و لە مودڵ دای ئەنێم، لەوێ ئێوە ئەتوانن هەر کاتێ ویستان هەفتانە محاضەرەکە چی بکەن، سەحب بکەن بۆ خۆتان، داونلۆدی بکەن بۆ خۆتان لاتان بێ، و پاشان لە دوای هەر 2 هەفتە جارێک ئێمە ئەتوانین لە کەمپەسا لە زانکۆ کۆبینەوە بەمەرجێک ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکەین و قوتابیەکان لە دووریەکی دیاریکراو بە یەکتر دانیشن بۆ ئەوەی تووشی ئەم پەتایە نەبن. سەرتا حەزەکەم لە ئینترۆدەکشنێکی خۆمەوە دەست پێ بکەم و پاشان ئینە سەر کۆڕسی لە بەیسی بابەتەکەمان. وەک ئەزانن پێش هەموو شتێک تەعارفێک بکەین. من ناوم ئەدیبە، بڕوانامەی دکتۆرام لە نیوکلەر فیزیکا هەیە، وەکو ئەکادیمیک ستاف هەر لە بەشی فیزیا لە کولیە علوم دەرسەڵێمەوە. ئەمەش ئیمێل ئەدرسی منە، ئەگەر تەلەبەیەک پرسیارێکی هەبوو شتێکی هەبوو ئەتوانین لە ڕێگەی ئەم ئیمێڵەوە پەیوەندیم پێوە بکات. دیسکریپشنی کۆرسەکەی من وەکو ئەوەی کە ئەیبینین 2 سیمستەرە بۆ جێنەڕاڵ لەگەڵ مێدیکەڵە و هەروەها 1 کۆرسە بۆ کۆمیونیکیشن کە هەردووکتان ئەتۆمیک فیزیکە خوێن، بەڵام هەرچی ئەوە جەماعەتی کۆمیونیکیشنە تەنها 2 سەعاتیان هەیە لە هەفتەیەکە و 1 کۆرسیشە، بەڵام ئەوانەی کە تەلەبەی جێنەڕاڵ و مێدیکەڵن ئەوان 3 سەعاتیان دەبێت هەفتانە و 2 کۆرسیش بەردەوام دەبێت. کۆرس ئینفۆرمێشنەکەمان ئێمە وەکو ئەزانین مۆدێرن فیزیک یاخود ئەتۆمیک فیزیک 3 سەعات لە هەفتەیەکە، و هەروەها بۆ ئەوانەی کە 2 کۆرس وەرەگرن ئەبێ 28 هەفتە ئێمە دەرس بخوێن بە هەردوو کۆرسەوە. بۆ ئەوانشکەوە 1 کۆرسیانە تەنها 15 هەفتە دەرس ئەخوێنین. ئەو تێکسبوکەی کە ئێمە وەکو مەنهەج لەسەری دەڕۆین لە دەرسی ئەتۆمیک فیزیکا، کۆنسپت ئۆف مۆدرن فیزیکا لەلایەن ئاثەرەکەشی بایزەرە، ساڵەکەی 2023 و ئیدیشنی شەشەمی ئێمە بەکاری هێنین. ئەمە وەکو تێکسبوک کە لەسەری ئەڕۆین بەرگە بە بەرگرە، سێکشن بە سێکشن، چاپتر بە چاپتەری ئەم کتێبە بە تەسەلسل ئەخوێنین. زائیدەن هەندێک ڕفرێنسی ترمان هەیە کە تێدا لەوانەیە سۆڵف پرۆبلێمی تیابێ، یاخود لە بڕگەیەک لە بڕگەکانە جوانتر شەرحی کردوێ بۆی ئێوە تێبگەن. من هەستاوم ئستفادەم لەم سێ کتێبە کردو بۆ ئێوەشم داناوە کە یەکەمیان مۆدێرن فیزیکا لەلایەن کرینەوە، دووەمیان مۆدێرن فیزیکی سێرۆی، سێمیشیان ئینترۆدەکشن تو مۆدێرن فیزیکا. ئەم سێ کتێبە ئەتوانین ئیسفادەیان لێ بکەین و لە پاڵچیان لە پاڵ تێکسبوکەکە، چونکە تێکسبوکە بەڕاستی کتێبی ئاتر بایزەر کتێبێکی زۆر کافیە، زۆر کتێبێکی ئاسان و خۆش و گرنگە، بەڵام لەگەڵ ئەوە شایەن بۆ یارمەتیدان بۆی زیاتر لە بابەتەکان تێبگەین، زیاتر پرۆبلێمیان لەسەر هەڵکەین. ئەم سێ کتێبەشە توانین وەکو یارمەتیدەر بەکار بهێنین. ئێستا ئینەشە سەر ئیڤالوێشن پۆلیسی ئێمە بزانین من چۆن ئەبم لەگەڵتانە. طبعا من ئەوەی کە دامناوە ئەوانەی کە سەنەوین واتە هەردوو کۆرسەکە دەرسەکە وەرئەگرن، بەم جۆرە دابەشم کردووە کە 2 کۆرس 2 لە هەر چاپترێک کە تەواو دەکەین ئێمە کویزێک دەکەین. بۆ نمونە ئەو مانگەکانیشم بە ئەکسپێکتیشن تقریبن بە تەوەقعات مانگەکانیشمان دیاری کردوگە بتوانین لە کاتی خۆیانە پارساڵ توانیمانە بە تەواوی جێبەجێ بکەم، بەڵام ئەمساڵ بە بۆنەی کۆرۆناوە احتیمالی هەیە زائید ناقسێکی هەبێ، بەڵام وەکو ئەیبینین شێوە عامەکە بەم جۆرەیە. کویزی یەکەمەکەین لە نۆڤەمبەرە 5 دەرەجەی چلەکەی لەسەرە، یعنی دوای ئەوەی کە چاپتەری 1 تەواوەکەین، چاپتەری 1مان تەواو کرد، پێتان ئەڵێم هەفتەی پێشتر پێش ئەوە ئاگادارتان نەکەمەوە کە کویز دەکەین لەسەر 5 دەرەجە. تر ئەم
كویسەکە ئیکەن احتیمالی هەیە مەڵتی چۆیسان بۆ بێنمەوە احتیمالی هەیە پرسیارێک بێ احتیمالی هەیە بۆ شایی بێت هەموو ئەو ئەگەرانی کەوا لە پرسیارە هەیە و زۆرترین ئەگەر من لەم امتحانی کە کردومە لە ساڵانی ڕابردووە زۆربەی جار مەڵتی چۆیسم هێناوەتەوە مەڵتی چۆیس 5 دەرەجە لەسرە هی یەک چاپتەر پاشان کویزی دووەمەکەین ئەویش عینەن شت 5 دەرەجە لەسرە لە چاپتەری دووە دواتر چیەکەین ئێمە ئێگزامی یەکەمەکەین ئێگزامی یەکەم 10 دەرەجەی لەسرە یعنی امتحانی یەکەم کەکەین 10 دەرەجەی لەسرە پاشان کویزی سێم و کویزی چوارەم بە هەمان جۆر 5 دەرەجە 5 دەرەجە امتحانی دووەم ینی بە کورتی ئێمە لەوەی کەوا دامان ناوە بۆ ئەوانەی کەوا دوو کۆرسیان هەیە دوو کۆرس ئەتۆم ئەخوێنن 4 کویز ئەەکەین لەگەڵ دوو ئیمتحانە هەموو کۆکەینەوە 40 دەرەجەی لەسرە بەڵام بۆ ئەوانەی کەوا یەک کۆرس وەرەگرن ئەو کاتە لە جیاتی ئەوی کویزەکە لە 5 دەرەجە بکەم ئەو کاتە لە 10 دەرەجەیەکەم دوو کویزەکەین لە 20 یەک ئیمتحانیشەکەین لە 20 کەواتە 20 لەگەڵ 20 تا ئەکاتە 40 دەرەجە ئەوە معادلەکەیان کۆرس ئاوڵایتنی دەرسەکەمان سەرتا لە چاپتەری یەکەوە دەست پێ دەکەین لە چیەوە لە سپیشل ڕیلیتیڤیتی سپیشل ڕیلیتیڤیتی ئێمە سپیشل ڕیلیتیڤیتی دەست پێ دەکەین لە نسبی خاصی ئەینشتاینەوە دەست پێ دەکەین لە چاپتەری یەکەمە واتە لە ڕیلیتیڤیتیەوە لە کێ لە سپیشل تیۆری ئۆف ڕیلیتیڤیتیەوە دەست پێ دەکەین ئیتر ئەوانە کۆمەڵێک بڕگە لە خۆ دەگرێ وەکو تایم دیلیشن تەمەدودی زەمن دۆبلەر ئیفێکت لە دۆبلەر ئیفێکتە تەماشاکەین بزانین دۆبلەر ئیفێکت ئێمە تا ئێستا دۆبلەر ئیفێکت پێشتر لە ساوندا خوێندومانە ئێستا ئین دۆبلەر ئیفێکت لە لایتە ئەخوێن بزانین لە لایتە فەرقی چیە لەگەڵ ساوندا پاشان لێنگت کۆنستراکشن تەقەڵوسی لێنگت بزانین ئایا کاتێک تەنەکانمان خێرا یان نزیکە بێتەوە لە خێرایی ڕووناکی چی بەسەر دێژی تەنەکادەیە توین پارادۆکسمان هەیە ڕیلیتیڤیستیک مۆمنتەممان هەیە بزانین مۆمنتەمێن پێشتر هەر خوێندومانە لە مەرحەلەیەکە لە کلاسیکەڵ میکانیکا و تومانە مۆمنتەم P هێمامان کردو بە P is equal to mv بەڵام ئێستا ئایا ئەو ئێمە ئەو ماسەی کە ئێمە هەمانە لێرە کە ئەچین ناو ڕیلیتیڤیتیەوە ماسەکەش کۆنستانت نییە ئەو کاتە بە پێی معادلەی کە ئەکاتە ئێم نۆت ڕێسپات لەسەر جەسری یەک ناقسەن وی دووجا لەسەر سی دووجا معادلەکەم کاتە شێوەیەکی نوێ بە مۆمنتەم ئەدەینەوە پاش ئینە سەر علاقی ماس و ئینەرژی بزانین چه علاقەیەک هەیە لە نێوان ماس و ئینەرژیا ئێمە زانین کە ئی ئەکاتە MC سکوێر ئەمە معادلەیەکی زۆر شایع ئەینشتاینە بزانین علاقەی ماس لەگەڵ ئینەرژیا توانین بڵێن mass is a different aspect of energy یاخود energy is different aspect of mass ماس و ئینەرژی دوو دیوی یەک دراون ئەتوانین وا بڵین ئەوە ئینشاءڵڵا لە محاضەرەکان زۆر بەوردی خوێن پاشان عیلاقە لە نێوان ئینەرژی لەگەڵ مۆمنتەمە زانین چه پەیوەندیەک هەیە لە نێوان ئینەرژی مۆمنتەمە ئینەرژی لەگەڵ مۆمنتەمە معادلەمان هەیە ئەگەر هاتوو پارتیکڵەکەمان ماس لەس پارتیکڵ بوو یاخود ئەگەر پارتیکڵەکەمان ڕێست ماسی هەبوو دواتر ئەوان ناخوێن پاشان دە لۆرنتس ترانسفۆرمیشنز space time and relativistic velocity addition پاشان یعنی سەرچی لە لۆرنتس ترانسفۆرمیشنە بزانین چۆن ڤیلۆسیتیەکان پێکەوەکو ئایا کۆکردنەوەکان کۆکردنەوەیەکی ئاساییە یا کۆکردنەوەکان ئەبێ شێوەیەکی خاص وەرگرن ئەمە بە کورتی زۆر بە کورتی چونکە لەوە درێژترە بەڕاستی کە ئەچینە ناوە لە سپیشل تیۆری ئۆف ریلیتیڤیتی دەست پێ دەکەین تەجروبەکەی مایکلسۆن مۆرلی و ئەوانە ینی ئەمە کە بۆم باسکردن زۆر بە کورتی بوو تەنها ڕەموز ئەقلامێک بوو لە چاپتەری یەک پاشان ئینە سەر چاپتەری دووەم لە چاپتەری دووەمە particle property of wave مان هەیە particle property of wave یعنی چی particle property of wave بزانین چ کاتێک لایت سیفەتی پارتیکڵی ئەدرێتە پاڵ یعنی لایت ئللا ئەبێ بە شێوەی پارتیکڵ بێ اینجا بتوانین تەفسیرێکی دروست بۆ لایت بکەین واتە سیفەتی کاتی ئێمە زانین لایت is a wave کەواتە چ کاتێک وەیڤەکەمان سیفەتی پارتیکڵی هەیە کۆمەڵێک تەجروبەمان هەیە وەکو ئێلکترۆمەگنەتیک وەیڤ بزانین چیە سەرەتا لە چی پێکاتووە
ليكي شاخوين دوتانا إلكتريك أن ماغنتيك فيلد بيكا وكبل يكتر أكنو بيبنديكولير لسر يكترو لسر آرالتي بلابون وين أمانا همو أخوين باشان إن سر تجربة بلاك بدي راديشن. تجربة بلاك بدي راديشن يكي كلو تجرباني كوابي مان عليه لايت لشي بيجاتوا لبارتيكل بيجاتوا. باشان تجربة فوتو إلكتريك إفكت باشان إكس راي ديفراكشن كومبتن إفكت أمانا همو چين أمانا همو دياردان فينومينون يعني أم دياردانا أم ظاهرانا بيمان الله كلايت تيا أبي صفتي بارتيكلي هبه ولا فوتونات بيجات به. و باشان تجربة تيتري معناه بي برودكشن معناه بي برودكشن جبه هم منجور أو ما بي عليه كوان لايت لبارتيكل بيجاتو. باشان فوتونس أند جرافيتي بزانين جرافيتي شون تأثير لفوتون أكا ودوات الجرافيتيشنال ماس بزين جرافيتيشنال ماس ما بس مان لجرافيتيشنال ماس تشيا باشان بوردي أين الشركات اللي شابتري دوا بكورتي أم بابتانا أخوينين باشان دين السر شابتري سي ويف بروبرتي أوف بارتيكل بزانين شكاتك أم جارة بارتيكل مان صفتي ويفي دبت شكاتك بارتيكل مان صفتي ويفي دبت شواني شابتري دوا ليرا كومال اشتانكو دي برولي ويفز description of wave بزاني wave تشيا فيل and group velocity أما زور كرنجا دوات اللي كوانتم ميكانيكا استفاديك زور باشي لكن بزاني فرقي فيل لقل group velocity تشيا فيل group velocity أمدو مصطلحها يعني خوينين ولا كوانتم يشال زور بكاردين أمانا بزاني أو ويفي كوا information نقلك على في زيادة في بفيل نقله بياخد بجروب هما أو أخوانين باشان يصير particle diffraction particle in a box أجر هاتو particle كمان هبو ولا box لك حصر ما كرد به وش احتمال كان يا أو ديواري box كمان أجر هاتو ما لا نهاية potential energy هبو أخذ أجر finite لأن شون أتواني energy particle كبدوسينا ولا حالتا وهو uncertainty principle ما عنده به كأما ل uncertainty principle بيشتريش خوين دوتانا لو أنا برشاتان كتبه كأما ناتوان position مومنتمي particle يعني ل elementary particle طبعا قصاكي لا مايكروسكوبيكا واتو لا فيلدي أتوم نيوكلير قصاكي uncertainty principle بيمان الله كناتوان مومنتم positionي particle يوكو إلكترون آنيا ليكادا بوردي قياس بكين باشا ينسر تطبيقات وبكار هناني uncertainty principle لأن لك شوية دورة كي بدرك العالمي مايكروسكوبيكا دوري هيا على عالمي ماكروسكوبيكا كأمانة بوردي وكاتا أيام خويني باشا لشابتري شوارا atomic structure اما structure اتوم مان هي ولب زور جار خوين دي مان كومل لك موديل مان هي بو اوي بسلسلة أو موديلنا هاتون ليك دانوي أتوميان كردوا وكو بيردوسكي ثومسون ودس بيدكين ودايمنشني نيوكلير أتوين بتوسينا وباشان ينسر إلكترون أوربيت باشان وكو تم ثومسون موديل إنجا ينسر رازلفورد إنجا ينسر بور ورد آوا حتى بتوانين ديسكريبشنك في دروستي أتوم بكين بو مرحلانا أمثانستي أتوميك ستراكشر تي باريو باشا ينسر أتوميك سبكترا أو سبكترميك الأتوم ودرجة كأما في معالك أتوم حتما لستيتاتي جاكرا وبيك هاتوا باشا ينسر نموذجي بور إنرجي ليفل كان وسبكترا مكان باشا اشتكي ترمان هي بيوتي كورسبوندنس برينسيبل أم كورسبوندنس برينسيبلش أم correspondence principle بيمان الله the result classical mechanic لقل quantum mechanic لكويا يقريتا وحتما أوقات يخوانين كلا هاي quantum number لأيني زور قورا حتما result classical mechanic و quantum mechanic لوي يك أقريتا باشا يلا صار nuclear motion أقر هاتو أما شمان بحركي نيوكلير كيرت شو ما زين أتوم نيوكليري لناو أجر هاتو حركة يهبو أوقات سبكترال لاين كان مان تشي ليده وتشي قران كاريك لا
کۆنستانتێک مانەیە پێوترێت چی پێوترێ بە ئار هێمامان پێڵێن ڕایت بێر کۆنستان ئەم ڕایت بێر کۆنستانتە بە ئار هێمامان کردووە وەکوتن ئەو قیمەتەکەشی بە عملی ئەیدۆزینەوە بزانین چ گۆڕانکارێک ئەگەر هاتوو اعتیبارمان کرد نیوکلێرەکەش هەرێکێکی کاتە ئەو قیمەتی ڕایت بێر کۆنستانتە حتمما لە دوای 8 دیجیتەوە گۆڕانکاری بەسەرادێ پاشان ئینە سەر ئەگەر دەرفەتمانەوە ئەتۆمیک ئەکسایتیشنەکان و لەیزەر ڕەزەڵ فۆرسکاتنی ئەمانەش هەر بە کورتی چیەکەین ئەمانەش بە کورتی ئەخوێنین ئەوەی کە بە کورتی لەیزەرەکە چونکە لەیزەر دەرسێکی خاصە ئەگەر لێرە ئاماژەیەکی کورتمان پێکرد هەر ئەوەندەیە بەڵام ئەوانتر هەمووی بە دوور و درێژی و بە تێوی تەسەلی ئەخوێنین لە چاپتەری 5 ئینە سەر کوانتەم میکانیک طبعا لەم چاپتەرا ئەلفوبی کوانتەم میکانیک فێر ئەبن بۆی کە چوونە مەرحەلەی دواتر کە دەرسێکتان هەیە بە ناوی کوانتەم میکانیکەوە کۆمەڵە شتی ئەساسیات بزانن لەوانە ئینە سەر معادلەی شرۆدینگەر دەست پێ دەکەین بە هەردوو فۆرمیەوە تایم دیپندنت شرۆدینگەر ئیکویشن لەگەڵ تایم ئیندیپندنت یاخود ستێدی ستێت شرۆدینگەر ئیکویشن هەردوو فۆرمەکە خوێنین و هەروەها چەند هینێکمان هەیە وەکو ئەکسپێکتیشن ڤالیو بزانین لە کوانتەم میکانیکا بەچی ئەوترێ ئەکسپێکتیشن ڤالیو و هەروە ئۆپەرەیتەراتیشە خوێنین کە ئەمانە ئێمە ئەتوانین معادلەی شرۆدینگەر لە ڕێگەی ئەمانەوە بنووسینەوە جارێکی تر و هەروەها پارتیکڵ ئینە بۆکس بۆ ئەو پارتیکڵێکەوە حەسەر کراوە لە ناو بۆکسەکە و پۆتێنشەڵ ئینەرجی بۆکسەکەمان مالانی هەیە ئێمە چۆن بتوانین معادلەی ئینەرجی لەگەڵ وەیڤا بۆی بدۆزینەوە یعنی معادلەی بدۆزینەوە ئینەرجی پارتیکڵەکەمان چەندە و هەروەها ئەو معادلەی کە پێوترێ وەیڤ فەنکشن چونکە ئێمە لە کوانتەم میکانیکا وەیڤ فەنکشنمان هەیە کە وەیڤ فەنکشن تەواوی صفاتی پارتیکڵەکە لە ناو وەیڤ فەنکشنە کۆ بووەتەوە واتە ئێمە گەر هات وەیڤ فەنکشنمان زانی ئەتوانین ئینەرجی پارتیکڵ ئەتوانین مۆمنتمی پارتیکڵ ئەتوانین پۆزیشنی پارتیکڵ ئەتوانین کۆمەڵەشت لەکوێوە بدۆزینەوە لە وەیڤ فەنکشنەوە بدۆزینەوە و هەروەها هەر بۆ ئەو پارتیکڵنەوە بۆکسەکە ئەم جارە بە پۆتێنشەڵ ئینەرجیەکە مالانی هەیە بەڵکو قیمەتێکی محەدەدی هەبێت چونکە ئەوەی کە ئەڵین مالانی هەیە شێوەیەکی ئایدیەڵە هیچ کات پۆتێنشەڵێکمان نییە قیمەتی مالانی هەیە بەڵکو قیمەتێکی فاینایتی هەیە ئێمە زیاتر تەعامل لەگەڵ ریاڵیتی ئاکەین بۆیە ئەم جارە هەمان معادلان سۆڵڤەکەنەوە پارتیکڵێک لە بۆکسێکە بەڵام هاگەر هاتوو پۆتێنشەڵ ئینەرجی وۆڵەکان ئەم جارە قیمەتێکی محەدەد و دیاریکراوی هەبوو پاشان ئینە سەر چی پاشان ئینە سەر هارمۆنیک ئۆسیلێتەر لە هارمۆنیک ئۆسیلێتە جارێکی تر ئێمە چی ئەنووسینەوە هەم ئینەرجی پارتیکڵەکەمان ئەدۆزینەوە هەم وەیڤ فەنکشنەکە ئەدۆزینەوە هەم وەیڤ فەنکشنەکە هاتە پسای لەگەڵ ئینەرجیا هەردووکیان بۆ کەیسی هارمۆنیک ئۆسیلێتەر کوانتەم میکانیکی نەک کلاسیکی چونکە پێش لەوانەیە پارسەڵ هارمۆنیک ئۆسیلێتەرتان خوێند بێ بۆ کلاسیکەڵ میکانیک بەڵام ئێمە لێرە چی بەکارێنین کوانتەم میکانیک بەکارێنین بۆ دۆزین